مالباتا علی حسین جاسم گو خلکی باجاری دهوکی و به سدماکی شانه مادین هوشبر ده 14 وی مهدج علی آسایش دهوکی و هاتیه گرتن دیار کر کوریوان ده زندانی ده هاتیه شوطاندن و پشتی 11 روزان گلین خوشخانی ده درمان کرن ده انجام ده جیانا خوش دست دایا گوته وقت صبح بومن اینوی گوته پنج سنگمه دو گوته از سه صبح دو چون گوته آگه بابومه گوته زی خوب مفاهی ندو در کف گوته وارم وی خصوص بوما اول مهمه اف انسان هوا سوق گرد اینو وره بو صوتی در کف سبب چیه؟ خوشکا علی گل نخوشخانه چاودێریە برای خود دکرد دیمەنەکە ویدیۆیدا ژە علی ڕەدەبێژێ دەخۆ شەوتڕاندیە یان ژیوان بێ سۆپایەت و شەوتڕاندیە و علیژی بە لێڤاندنە سەرێخوا ئاماژەبوویەکەی دکا گۆ هاتیە شەوتاندن علی داوال خود کرد داوال خود کردی وان کرد شو والتاكر علی سوپا هو بتسارتا علی وان کرد مش بسيار لكرن ممكن علي توا الخكريا يعني بحركة سريع قلت لنا مدوانا على تاكريا قلت هو كره دەربارەی وێ مژارێ پۆلیسێن دهۆکێ دیار کرد بۆ پەیوەندیاوان بێبوویەرێڤە نینە و NRTژی پەیوەندی بە هژمارێک بەرپرسێن ئاسایشا دهۆکێڤە کرد چه بەرپرسەکی بەرسەوە NRT نەدا علی حسین جاسم 36 ساڵیە و 5 ساڵ بەرێ ژە ئیرانێ ڤەگەریایە هەرێما کوردستانێ و دێدەما شەڕێ داعش دەبوویە پێشمەرگە پشتی 2 ساڵان ژێ پێشمەرگایەتی هاتیە دوورخستن علی دێ 14 وێ مەهێدە بێ تۆمەدا کێشانە مادێن هۆشبە ژە علی ئاسایشا دهۆکێڤە هاتگرتن پشتی چەند دەمەژمێرانش گرتنێ مالباتاوی هاتیە ئاگاهدارکردن گۆ علی خوا شەوتاندیا پشتی 11 ڕۆژان دێ نەخۆشخانەیەدا ji ber gorêjeya Sultana Laşêwî ji sedê heftê bûye Elî jiyana xwe ji dest daya.